سەرۆکۆماری داهاتووی ئێران سەر بەکام بەرە دەبێت. ئایا لە توندڕەوانی مەزهەبی دەبێت یاخود لە ئەنگرانی چاکسازی؟ بینەرانی تیوار ئەم کاتەتان باش. لە ژووری شیکاری تیوارەوە ناوی پاڵێوراوە سەرەکیەکانی پۆستی سەرۆکۆماری ئێرانتان بۆ ڕوون دەکەینەوە. بڕیارە لە 5/7/2024 چواردەهەمین خولی هەڵبژارنی سەرۆکۆمار بۆ دیاریکردنی نۆهەمی سەرۆکۆمار بەڕێوە بچێت. لەم خولەدا ئەگەرچی 287 بربژێر و لە نێویشاندا 4 ئافرەتناوی خۆیان وەک پاڵێورا و تۆمار کردبوو، بەڵام وەزارەتی ناوخۆی ئێران تەنیا ناوی 88 بۆ ئەنجومەنی پاسەوانی واتە شورای نیگابان بەرز کردوتەوە. ئەنجومەنی پاسەوانی دەستگایەکی سەر بە ڕێبەری کۆماری ئیسلامی ئێرانە و خاوەنی 12 ئەندامە. ئەندامەکانیش 6 مەلا و 6 یاسادانەرە. ئەندامانی ئەم ئەنجومەنە بە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ لەلایەن ڕێبەری ئاینی ئێرانەوە دیاری دەکرێت. ئەرکی سەرەکی ئەم ئەنجومەنەش پەسەندکردنی پاڵێوراوانی هەڵبژارنەکانی وڵاتە و سەرجەم ئەندامەکانیشی بناژۆخواز و لایەنگری ئایەتوڵا خامنەیی. پاش 5 ڕۆژ کۆبوونەوە و ڕاوێژی بەردەوامی ئەندامانی ئەنجومەنی پاسەوانی تەنیا 6 کەس لەو 88 کەسە پەسەندکراون و لەو 6 کەسەش 5 کەسیان سەر بە بەرەی ئوسوڵگەراکان و تەنیا 1 کەسیان سەر بە بەرەی ڕیفۆرمخوازەکانە. خاڵی گرنگ لەم نێوەندەشدا پەسەند نەکردنی 4 کەسایەتی ناسراو بوو کە ئەوانیش مەحموودی ئەحمەدی نەژاد سەرۆکۆماری پێشوو، عەلی لاریجانی سەرۆکی پەرلەمان و بەرپرسی پێشووی ئەنجومەنی باڵای ئاسایشی ئێران، ئیسحاق جەهانگیری جێنشینی حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری پێشوو و کۆتادانەش وەحیدی حەقانیان بەرپرسی ئۆفیسی سیاسی خامنەییە. پەسەند نەکردنی هەریەک لەمانەش هۆکاری تایبەتی هەیە کە ژووری شیکاری تیوار بە نیازە لە گزارشتێکی جیاوازدا خوێندنەوەیەکی تایبەت بۆ هەریەکێکیان بکات. بەگشتی هەروەک باسمان کرد، 1 کەس لە بەرەی ڕێفڕمخوازان واتە مەسعودی پزیشکیان و 5 کەس لە بناژۆخوازەکان واتە سەعیدی جەلیلی، محەممەد باقری قالیباف، مستەفا پور محەممەدی، عەلی ڕەزا زاکانی و ئەمیر حسێن قازیزادە پەسەندکراون کە هەڵبەت 3 کەس لەم 5 کەسە واتە پور محەممەدی وەزیری ئیتلاعاتی ئێران، زاکانی پارێزگاری ئێستای تاران و قازیزادە بەرپرسی ئێستای دەستگای شەهیدان کەمترین بەختی سەرکەوتنیان هەیە و تەنیا 3 کەس لەو 6 پاڵێوراوە بەختی سەرکەوتنیان هەیە کە بە وردی ئاماژەی پێدەکەین. سەعیدی جەلیلی سەر بە گروپی خۆڕاگری یان جەبهەی پایەداریە کە لە ئێستادا تند ئاژۆترین گروپی سیاسی ئێرانە. ئەم گروپە بە سەرۆکایەتی خودی جەلیلی بە هیچ جۆرە گفتوگۆ و نزیکبوونەوەیەک لەگەڵ ڕۆژئاوا ڕازی نین و تەنانەت لایەنگری دروستکردنی چەکی ئەتۆمی و لە ناوبردننی ئیسرائیلن. ئەم بەرەیە دەمێکە بە شێوەیەکی زۆر سەیر و سەمەرە زۆربەی پۆستە سیاسیەکانی ئێرانیان بەدەستەوەیە و تەنانەت باز لەوەش دەکرێت لە بنەڕەتدا ئەم بەرەیە وڵات بەڕێوە دەبات. ئەگەرچی لە هەڵبژارنی خولی پێشووی پەرلەمانی ئێران ئەم بەرەیە لە تارانی پایتەخت سەرکەوتنیان بەدەستێنا و وەک لیستی یەکەم سەرکەوتن، بەڵام دەبێت ئەمەش بزانین کە تەنیا لە 6 خەڵکی تاران دەنگیاندا و لەو ڕێژەیەش تەنیا توانیان لە 2 دەنگی خەڵک ببەن. بەگشتی هەست بە کەمبوونەوەی لایەنگرانی ئەم بەرەیە دەکرێت. ئەمەش لەبەر ئەوەی پاڵێوراوی بەرەی ڕیفۆرمخوازەکان وا دەکات ئاستی ڕێژەی دەنگدەران زیاتر بێت و ترس لە فراوانبوونی دەسەڵاتی بەرەی پایەداری زۆرە. بۆیە ئەمەتە ئاستێکی زۆر بەختی جەلیلی سەرەڕای پشتگیری لەلایەن وەزیرەکانی کابینەی ڕایسیەوە کەم دەکاتەوە. دووهەم، محەممەد باقری قالیبافە. ئەگەرچی قالیباف سەر بە بەرەی تند ئاژۆ ئوسوڵگەراکانە، بەڵام لە ڕاستیدا لەم خولەی هەڵبژارنی پەرلەماندا دەرکەوت کە ئەویش دڵخوازی توندڕەوەکانی ئێران نییە و ئامادە نەبوون دەنگی پێ بدەن. تەنانەت لەم خولەی هەڵبژارنی پەرلەمانی ئێراندا چەندین کەیسی گەندەڵیان لەسەر قالیباف جوڵات. ئەمەش وای کرد 2 دەنگی خەڵکی تاران بەدەست پێنێت و بە بەرەی پایەداری دۆڕاندی. ئەگەرچی قالیباف و لیستەکەی لە بەرامبەر بەرەی پایەداری شکستی خوارد، بەڵام لە پەرلەمان لە ڕێگەی پەیامی نهێنی ڕێبەرەوە کە هەستی بە مەترسی ئەم بەرەیە کردبوو، قالیبافی کردەوە بە سەرۆکی پەرلەمان و
ڕێگەی نەدا بەرەی پایەداری کورسی سەرۆکایەتی پەرلەمان ببن. لە ئێستادا نزیکایەتی لە خامنەی و پشتیوانی سوپای پاسداران و دەنگی ناڕەزایەتی بەشێک لە دەسەڵاتداران بەرامبەر بەرەی پایەداری بە تەواوی کێرڤی قالیبافیان بەرز کردوێتەوە لە ئەگەری ڕێکنەکەوتنی ئیسلاح تەڵەبەکان و بەشداریکردنی کەمتر لە 30 خەڵکی ئێران. بێگومان قالیباف دەکاتە سەرۆکۆماری داهاتووی ئێران، چونکە هەم سوپای پاسداران و هەمیش دەفتەری ڕێبەری ئاینی ئێران و بەگشتی دەسەڵات مەیلیان بەرەو سەرۆکایەتی قالیباف دەچێت. دەبێت ئەوە بزانین بە دڵنیاییەوە قالیباف لە نێوان ئەو سێ کەسەدا متمانە پێکراوترین و گوێڕایەڵترین کەسە هەم بۆ خامنەی و هەمیش بۆ سوپای پاسداران. ئەم تایبەتمەندیانەش بەختی بوون بە سەرۆکۆماری قالیبافیان بەرز کردوێتەوە. سێەم مەسعودی پزیشکیان. پزیشکان سەربەبەرەی ڕیفۆرمخوازانە و جگال لە پۆستی وەزیری پێشووی تەندروستی نوێنەرایەتی چەندین خولی پەرلەمانی کردو و لە ئێستاشدا ئەندامی پەرلەمانە. دەستپاکی و نەبوونی کەیسی گەندەڵی، تورکبوون، گەورەبوونی لە شاری مەهاباد و قسەکردنی بە زمانی کوردی، قبولکردنی لەلایەن بەشێک لە توندڕەوەکان و ڕوانینی نەرێنانەی خامنەیی بۆ کەسایەتی پزیشکیان ئەو تایبەتمەندیانن کە بەختی پزیشکیانیان بەرز کردوێتەوە. بێگومان لە ئەگەری بەشداری زیاتر لە 30 خەڵکی ئێران لە هەڵبژاردن و ڕێکەوتنی بەرەی ئیسلاح تەڵەبەکان و خودی خاتەمی بۆ پشتگیری لە پزیشکیان و هەروەها کەمبوونەوەی بەشێکی ساختەکاریەکان لە ڕۆژی هەڵبژاردندا بە دڵنیاییەوە پزیشکیان دەکات بە 9یەمین سەرۆکۆماری ئێران، کەواتە ڕکابەری سەرەکی ئەم خولە لە نێوان قالیباف و پزیشکیاندا دەبێت. نابێت ئەوەش لەبیر بکەین کە قالیباف متمانە پێکراوی سوپای پاسداران و گوێڕایەڵی دەسەڵاتە، بەڵام پزیشکیانیش کەمترین مەترسی بۆ سەر سوپای پاسداران و دەسەڵات هەیە، بە تایبەتیش لەم دۆخە ئابووریە خراپە و کردنەوەی دەرگایەک بەڕووی ڕۆژئاوە و ڕازیکردنی بەشێک لە خەڵکی ناڕازی پزیشکیان باشترین بژاردە دەبێت. بەگشتی دوور نییە دەسەڵاتی ئێران ئەو قمارەش بکات و ڕێگە بدات لە دەنگدانێکی تا ڕادێک تەندروست و کەمتر ساختەکارانەدا پزیشکیان ببێتە 9یەمین سەرۆکۆمار. ئەمەش بژاردەیەکی دوور لە ڕاستی نییە، مەگەرەوەی هێزە ئەمنی و سەربازیەکان و خودی ئۆفیسی خامنەیی بە هیچ قمارێک ڕازی نەبن و بیانەوێت قالیباف بکەن بە 9یەمین سەرۆکۆماری ئێران. لە ژووری شیکاری تیوارەوە چاوەڕوانی گرنگترین پێشهاتەکانی هەڵبژاردنی سەرۆکۆماری ئێران. هەر شاد.